لك إلى لا بواني دوش شنبو دروامني يانا تخوا بواني منبو دروامني يانا سبارەت بە هەورامانی طبعاً کۆمەڵی دابەشکاری بینی تاریخنا جا مێژووە تا ئیسە کۆمەڵێک بۆچوونی هەنی سەروانی کە هەورامان چەند بەشین و کۆگەی گێرەوە یۆ چا بۆچوونە کە ئێمە ئاماژەش من دەمێ ئانەنە کە سەردەم و پەیمان و زەهاوی ساڵ 1969 کە بین و دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوینە هی هەورامانە منتیقە دابەشکیان بە دوی بەشێ بەشی گەورەش بەرو دەوڵەت و سەفەوی کەوتن بەشی گولانەیەکش کە گن و دیم و هەریم و کوردستان وێ ماوە بەش و کەوتن بە وەرو دەوڵەتی عوسمانیەوە دابشکاریتر ئەنە بێن کە سانەکی هەورامانی واچمن دەسەڵاتدارەکی و حاکمەکەی هەورامانی وەخت و وش کە دەسەڵات بێن چی منتیقەنە هەورامانشا دابشکردن ملو 5 بەشارە ئایج بریتیا جە هەورامان و لهۆنی چەنی هەورامان و تەختی هەورامان و دزڵی و شامیانی چەنی هەورامان و زاوەرە و ڕازاوە کەمەرە چەنی ژاوەرە و گاوەرە ئی 5 بەشە دەسەڵات و سانەکە تەوزیع شاکردن ئارەی تریش کە منە بۆ تۆزیعاتی تریچ مەهان بریتیا دابەشبوونی سروشتی ئایج ئانەنە کە بە پاو ئاسیسی لە زنجیرە چیایە شاخەکە زاگروسی و هەورامانی و واشمی سێخران و تەتە و داڵانی ئی هەورامانە بێن بە دوی بەشەوە بەشی وەش کەوتن بۆر و واشمی کەوتن بەش و خۆر هەڵات و ئیشاخە کە گن و دیم و وڵات و ئێرانی و بەشی وچ کەوتن خۆر ئاوا و زنجیرە شاخەکە ئاماژەم پنەدا کە ئایج کەوتن دیم و وڵات و عێراقی و هەرێم و کوردستانیەوە طبعا هەورامان ڕاستی خاوەن و حەزارەت و شارستانیەتی تایبەتە منتیقەکان هەر ئینەیە بیان سەبەب و ئینەی بەڵگەما سەر و ئینەیە ئانەوێک کە 2007 جە 44مین کۆنگرە و لیژنە و فەرهەنگ و ڕێکخراوی یونسکۆینە کە وڵات و چینێنە شار و فوجینە کە بەسرا و نوێنەر و 139 وڵاتە ئامادەیشە نەبێنێت چی کۆنگرەنە بڕیادریا سەر و ئانەی کە منتیقە هەورامان و دیم و ئێرانی پێسە 26مین ناوچەی هونەری واچمێ کەلتوری وڵات و ئێرانی ئەشناسیا و دانەژنریا پۆرە کە ئینێج منتیقی و فرەگیرەوە چەنەشەنە واچمی یەڕەسە و یەری هێکتاری زەمین 600 دەگێ یەڕەسەد یاگی نیشتەجێبوونی هەمیشەییە چەنی یەری منتیقی پارێزاوی سوشتی 1100 منتیقی شوێنەواری و مێژویی چەنی 36 گوندی واچمی لادەگایی ناوچەی فۆلکلۆری چی منتیقەنە کەوتینی زمن و ئینەیە کە ڕێکخراوی یونسکۆی پسە منتیقی و محامیەتی طبیعی و پارێزاوی سوشتی و فۆلکلۆری جەوڵات و ئێرانە دانەژنیا پڕە منتیقە هەورامانی ڕاستی فرۆ ڕۆیە طبیعی و سروشتیەکە و هەتا مرۆیەکەی چۆ دۆڵەمەنیژان پێی نمونەی جەڕوو دەرامەت و ئاوێەوە هەر شارۆچکەوێ گولانەی بسە تەوێڵێ 6 و یەری هاناویژ نێچەنە کەینە نیشانەیانێنەکەی منتیقە بەڕاستی دۆڵەمەنا بلی هەر کوچەوە هەر کۆڵانیوەش هەر دۆڵێوەش پێوێش 5 هاناویژ نێچەنە جەڕوو دارستانی و جەڕوو ڕۆکی سوشتی و منتیقەوە دۆڵەمەنا کە بە تایبەتی دار و بەڕووی واچمی ئینە کە فرەفرە دۆڵەمەنا دار و نەرەی ئەشناسیان لاویمەوە هەورامەکە ماچمش هەتاوەکو ئینە هەر مێلێ کێوێ هەنجیرە کێویە ئینە و ئیلە ئاخری لەسەر